بەڵێ چە سڵاتان لێ بەسڵاو لە هەموو بینەرانیان ئارتی پریتی پاتل وەزیری ناخۆی بەریتانیا چەند پێشنیارێکی بۆ سزادانی تایبەت بە تۆمەتبارانی بازرگانیکردن واتە قاچاخچی بە مرۆڤەوە کردووە. بۆتە بێژی وەزارەت وتیشی ئەم قاچاخچیانە بەردەوام ژیانی پەنابەر و کۆچبەرەکان دەخەنە مەترسیەوە لەبەرەوە هەموو ڕێگاک دەگرین بۆ ڕاگررتنی چەسانەوەی پەنابەران و کۆچبەران. بەم هەنگاوە کە سزای زیندانی بەسەر قاچاخچیەکاندا زیاد دەکات لە ئێستادا 3 ساڵ بۆ ئەو پەڕی 14 ساڵە. وەزارەتی ناوخۆ لە ئێستادا دەیانوێت ئەو زیندانیە بکەن ئەو بڵێن سزای زیندانیە بکەن بە زیندانی هەتایی کەواتە هەموو ژیانیان لە زینداندا دەبن وەک ڕێگرێک بۆ بازرگانیکردن بە مرۆڤەوە. پێشنیارەکانی پاتێل هاوکاتە لەگەڵ ئەوەی کە لە ڕۆژی شەمەی ڕابردوودا پێش 2 ڕۆژ 87 کۆچبەر گەشتونەتە کەناڵەکانی ئینگلیزەوە و هاتوشنەتە ناو دۆڤەرەوە و کاتێک کە گەشتونەتە ئەوێ جگەلەوەی کە بە قاچاق هاتوون هاوکات هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون. بەم شێوەیە بریتی باتێل دەڵێ کە ئێمە وڵاتەکەمان جگەلەوەی کە ئەم خەڵکە نایاساییانەیەن ڤایرۆسی کۆرۆناشمان بۆ دەهێن و زیاد دەکەن و لە ئێستادا چیە ئێشتان 2 مانگە بڵین 2 مانگە ئەم ساڵ کە دەستی پێکردە تا ئێستا 531 کۆچبەر دوانیوێتی سنوورە ئاویەکانی بەریتانیا ببرێت و بێنە ناو بەریتانیاوە. دیارە ئەمەشەکاتەوە ئەگەڕێتەوە بۆ هۆی ئەو قاچاخچیانەی کە ڕۆژانە هەوڵی خۆیان دەدەن و بۆ پەڕینەوەی پەنابەرەکان لە فەڕەنساوە بۆ ئێرە. لە ئێستادا فەڕەنسا تا ئێستا 50 هەوڵی پەڕینەوەی گەڕانەوەتەوانێ بۆ فەڕەنسا، بەڵام لەگەڵ ئەوش تا 531 پەنابەر توانێتی بێتە خاکی بەریتانیاوە کە ئەمەش لە 140 زیاترە بەراورد بە ساڵی ڕابردوودا لەم کاتە کورتایە کە ئەوەنە پەنابەر بتوانن بێنە ئەرزی بەریتانیاوە. لە چەند هەفتێکی داهاتوودا دیارە وەزیرەکان کۆ دەبنەوە پەرلەمان کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە بڕیارێکی تەواوەتی بن و ڕەزامەندی پەرلەمان وەربگرن لەسەر ئەو بڕیارەی کە بریتی پاتێل پێشنیاری کردو ئەویش بە زیندانی هەتایە بۆ قاچاخچیەکانی کە دەگیرێن لە کاتێک کە پەنابەرەکان دەپەڕێنەوە ئەم بەرەوە. بەڵێ ژیان عەلی پامنێرێ ناڵتی